پرسی کەرکووک بەلایەکێتیەوە هەردەم پرسێکی گرنگ و چارن و ساز بووە لە سەرەتاشەوە تا ئەمڕۆ یەکێتی بۆ پەڕی توانایەوە بەرگری لە مەسەلەی کەرکووک کردووە و هەمیشە پرسی کەرکووک وەک پرسێکی نیشتیمانی و نەتەوەی باڵا لەلایەن یەکێتیەوە تەماشا کراوە وەک لام و سەردەمەکاندا ناسێنراوە کەرکووک و یەکێتی دوانەیەکی جیانەکراون گرنگی دانەکان یەکێتی بە کەرکووک استراتیژێکی نەگۆڕی یەکێتی بووە بۆ کەرکووک جەماوەری کەرکووک لە کۆنەوە تا ئەمڕۆ پشت و پەنای یەکێتی بوون ئەم پشتیوانیش لە دوای پیرۆسی ئازادی عێراقەوە لە هەرسی هەڵبژاردننی 2010 2014 و 2018 بە تەواوی ڕەنگی داوەتەوە کە یەکێتی یەکەمی ئاستی هەموو لایەنەکان بووە لە کەرکووک لە ئێستادا کە کەرکووک و ناوچەکانی تری مادەی 140 ڕوبەڕووی ڕەوشێکی ناڕەوای تەعریب بۆتەوە تەنیا یەکێتیە بام و توانایەکی کار بۆ ئاسایکردنەوەی ڕەوشی کەرکووک دەکات بە بڕۆی جەماوەری کەرکووک کاراکردنەوەی ئەنجومەنی پەرێزگا و دانانی پەرێزگارێکی کورد بۆ کەرکووک کە بە پێی استحقاقی هەڵبژاردنەکان ئەو پۆستە پشکی یەکێتیە زۆر لە کێشەکانی ئێستای کەرکووک چارەسەرەکات کە وەک لێکەوتەی ڕێفراندۆم لە شارەکە کەوتونەتەوە عومەر غەریب کورسات نیوز کەرکووک